ماوەیەکە توندوتیژی لە کاتی خۆپێشاندانەکانی ئەمریکادا ڕوو ئەدەن. زۆربەی شارەزانش پیشبینی ئەوە دەکەن ئەمە دیاردەیەکە یان دیاردەی بەهێزبوونی بزودنەوەی ڕادیکالە لە ئەمریکادا. ئایا کۆنگرەی هەردوو پارتی کۆماری دیموکراتەکان هۆی ئەوە بوون کە ئەم دیاردەیە پەیابێ یان بەهێز بێ؟ ئێستا لەگەڵماندا دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆری فەلسەفە لە زانکۆی یونیەن کۆڵج لە نیویۆرک. دکتۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ڕاستە دیاردەی ڕادیکالیزم لە ئەمریکادا هەیە و بەهێزتر دەبێ؟ سپاس بۆ ئێوە. بەڵێ بێگومان دیارە ڕادیکالیزم تۆزێک دووماناییە، بە دیوێکە ترسێکی وا هەیە کە گوایە لەلایەن بلاک لایڤز ماترەوە یان ئەنتیفاوە دژە فاشیستەکانەوە و لەلایەن چەپەوە جۆرێک لە هەڵچوونی توندوتیژی هەیە. بەڵام لە ڕاستیە ئەگەر بڕوانین وەکو ئەو زانیاریانەی کە لە بەردەستمانایە بە پێچوانەوە زۆرتری ئەو توندوتیژیانەی کە ئەنجام دراون لەلایەن ڕاستڕەوەکانەوە بووە و هەڵبەت دیارە مێژوویەکی دوور و درێژی ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دامەزراندن. دیارە ڕادیکالیزم هەر هەبووە چەندین ساڵ هەبوو، بەڵام دەمویست ئەوە پرسیاری ئەوە بکەم لە 2 هەفتەی ڕابردوودا گوێمان لە چەند پەیامی زۆر توندی خەڵک بوون لە ناو کۆنگرەکانی دیموکرات و کۆماریەکاندا. ئایا ئەمانە هۆی ئەوەن کە ئەم بزودنەوەیە یان ئەم دیاردەیە زیاتر دیار بێ بەرچاو بێ؟ بەڵێ دیارە کە مەسەلەکە دەگاتە دەوروبەری هەڵبژاردن پرسیارەکە ئاڵۆزترە لەلایەن کۆماریەکانەوە، تەنانەت ئەوانەی کە پشتگیری ترامپیش ناکەن ئێستا ئاگدا هوشیارن بەو ڕاستیەی کە بەشێک لە پشتگیری جەماوەری ترامپ لە ناو سپی پێستە ڕاستڕەوەکاندا دیارە نەک هەمویان، بەڵام بەشێکیان و بەشێکی تریان لەلایەن تونڕەوە با بڵێن ئاین پەروەرەکانەوە بە تایبەتی لە باشووری وڵاتەی گرفتووەکانی ئەمریکا و بەشێکی تر با بڵێن لە دەوروبەری شارە گەورە هەمە ڕەنگەکان چ لە ڕۆژەڵات بێ یان لە ڕۆژاوای ئەمریکا یان لە ناوەڕاست. بۆ ئەوەی ئەم بەشە لە دەنگ لەدەست نەدەن دیارە جۆرێک لە متمانەدان هەیە بەو دەنگانەوە. ئەو دەنگانە عادەتەن با بڵێن ریاکشنەرین پارێزگارن. لەلایەن دیموکراتەکانەوە دیارە وەکو دەزانی زیاتر پشتیان بەستووە بە دەنگی لیبرالی وا کە دژی با بڵێن ڕەگەزپەرستی ڕاستە و خۆ توندوتیژی ڕەگەزپەرستین لەبەرەوە ئەو جۆرە دەنگانە پەیدا دەبن کە بەوە چێ زۆر دژی یەکتری بن. بەڵێ دکتۆر سەلاحەدین زەمینەی کامیان لەبارە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تونتر بکەن، بۆ نمونە کۆماریەکان یان دیموکراتەکان؟ ڕاستڕۆکان زیاتر زەمینەی توندوتیژیان هەیە و ڕاستڕۆکان با بڵێن لە ڕووی مێژوویەوە زیاتر وەکو ژمارە بە شێوەیەک کە تەنانەت بەراورد ناکرێت لە ڕاستیە بە ژمارەی ئەو توندوتیژیانەی کە ئەنجام دراون لەلایەن چەپەکانەوە. بۆ نمونە یعنی هەر سەیری ئەم چەند ساڵی ڕابردوو بکەی ئەو جۆرە توندوتیژیانەی کە گەیشتوتە حاڵی کوشتن، تاوانی کوشتن زیاتر لەلایەن ڕاستڕۆکانەوە بۆ لە ڕاستیە حاڵەتێکی وامان نییە لەلایەن یان لە کۆتایی شەستەکانەوە تا سەرەتای هەفتاکان ئەو کاتە ئەندەرگراوندمان و ئەوە لە دوای ئەو شتی وامان نییە کە تەنانەت ئەنتیفا کە ئێستا هەیە ڕاستی ئەوکو دەزانین ڕێکخراوێک نییە جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە و تا ئێستا حاڵەتی توندوتیژی کوشتن نەبووە دەستی. دکتۆر تکا بە کورتی هەندێک خەڵک وا بۆ دەچن کە ئەگەر دۆناڵد ترامپ نەبێ بە سەرۆکی داهاتوو یانی دەرنەچی ئەوە ئەم توندوتیژیە ئەم ڕادیکالیزمە لە ناو پشتیوانانی ئەودا بەرز دەبتەوە. هەندێکشیان بە پێشەوانە دەڵێن ئەگەر جۆ بایدن نەبێ بە سەرۆک ئەو بۆ نمونە ئەو بلاک لایف ماترە ڕەنگە بەهێزتر لێ بێ و تونتر لێ بێتن. تۆ چی دەڵێ بە کورتی تکایە؟
بەڵێ بێگومان هەردوو لە هەندێک لە پرۆپاگەندەی تایە وە دیارە هەردوو لاش هەندێک ترسیان هەیە چونکە ترس مەسلەیەک نییە کە بە شێوێکی پێویست با بڵێن پەیوەندی بە واقعەوە هەبێ خەڵکی با بڵێن سپی پێستی زیاتر پارێزگارەکان جۆرە ترسێکیان هەیە ئایا ترسە چەندێک زەمینەی هەیە ئەو پرسیارێکی ترە بە دیوەکەی تریشە بە هەمان شێوە یعنی بەڵام لە حاڵەتی نەبردنەوەی دۆنالد ترامپە بێگومان شت ڕووەدات ئەمە هەمومانەی زانین بەڵام بەو هیوایی کە نەگاتە تونند و تیژ. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆری فەلسەفە لە زانکۆی یونیۆن کۆڵج لە نیویۆرک زۆر سوپاسی جناب دەکەین. سپاس بۆ